ئەمە گۆڕی هەڵوێست و مەبەست شاکرە ئەو دووبرایی بۆ گەشت و مەلەکردن بەیەکەوە ڕوویان لە گەلی عەلی بەک کرد بەڵام هێنانەوەی تەرمەکانیان 2 ڕۆژی نێوان بوو. ئێمە تیمی غەواس لیاژ پارێزیمانی پەیوەندیمان پێکرا بە هەبوونی دوو برا پێکەوە خنکاین لە گەلی عەلی بەک لە ڕووباری کانیماران هەر ئەوەل دەقە دانێکیان خۆیان دۆزراوەتەوە یانی هەر ئەوەل دەقە دەریان هینابەوە دوای 48 کاتژمێر لە گەڕان بە بەردەوام بە مەلەوانی بە غەواس و بە بەلەم و بە هەموو شێوازێک دوای 48 کاتژمێر توانیمان لەگەڵ برایانی تیمی غەواسی سۆران و مەرگەسۆر و قەندیل بە نزیکی 700 بۆ 800 مەتر لە خوارخۆیەوە تەرمی دومەش بدۆزینەوە بە کەمتر لە کیلۆمەترێک لە خوار شوێنی ڕووداوەکە توانرا تەرمی ناوبرا و بدۆزرێتەوە و ڕەوانەی پزیشکی دادی لە سۆران بکرێت و تەسلیم بە خانەوادەکەی بکرێتەوە. کە سوکاری ئەو دووبرایە دەڵێن لەگەڵ چەندین هاوڕێیان لە گەرمای هاوین بۆ خۆفێنکردنەوە چوون بۆ مەلەکردن لە گەلی عەلی بەک بەڵام خنکان و گیانیان لەدەستدا. لەگەڵ براکەی و دوو گەنجی دراوسێ خۆیان بۆ گەرماوتێن دەچینجێ ئەگۆڕن دەچن بۆ گەلی عەلی بەک تر لێەوە تووشی حادیسە بوون چونتە ناو ئاو بە ناوی مەلەژ نەچوونە بەزێتی توش بوون و یەکێکیان مەلەی زانیەوە ئەوترەویتە ڕاشرا هۆ خەنکاون و بەداخەوەکە و کارەساتی لێقەوە ئەوەل جار یەکێکمان دیتەوە هێنامانەوە شاردمانەوە و دوو ڕۆژتکەی پێچوو ئەویت کەسمان هیناوە شاردمانەوە باوکو برایەکی لە شەڕی داعاش لە مەخمور بە کەتنە تەقینەوە ئەوانیش بەخوای مەیتەکانمان ناو تورەگە کرد ئیتر ئەوانیشمان شاردەوە ناوی شاکر ئەحمەد و محەممەد شاکر بوو ئەوانە کە ئەوانش ڕۆشتن دوایە هاتە سەرێ هەڵوێست و مەبەستی جوانەمەرگ ئەوانش کۆچی دوایان کرد. مەبەست شاکر تەمەنی 26 ساڵە و هەڵوێست شاکر تەمەنی 24 ساڵە ڕۆژی 15 ئەم مانگە لە کاتی مەلەکردن لە ئاوی گەلی عەلی بەک خنکان و دوای 2 ڕۆژ تەرمی برایەکیان هێنرایەوە و تەرمی ئەوەی تریان هەر ئەو ڕۆژە دۆزرایەوە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.